سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمە. سەرەتاش سەردێڕی چەند بەڕێوەچوونی ڕۆژی هەشتی مارس لە شاری سەقز. چاندنی نەمان بە بۆنەی هەشتی مارس و ڕێزگرتن لە یادی شاخەوانانی بانن لە بۆکەن. ڕێزگرتن لە یادی 6 شاخەوانی کۆچکردوو لەلایەن ژنانی بانن. کشانەوەی سپای پاسدارانی ئیلام لە بڕیارەکەی بۆ قەدەغەکردنی مەراسیمەکانی نەورۆز. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە پیرانشار. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئەزەلی و دەست بوو. وە چالاکی ژنان و پیاوانی بەرابەری تەڵەبی تاران بە بۆنەی هەشتی مارس. بەڕێوەچوونی ڕۆژی هەشتی مارس لە شاری سەقز. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی شاری سەقز بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن مەراسمێکیان لە دەوروبەری ئەو شارە بەڕێوە برد. بەشداربوانی ئەو مەراسیمە بە بڵاوکردنەوەی تراکت، هەڵواسینی بەنێر، ئاڵا و ئەستێرەی سوور، هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنانیان لە هەموو ژنانی کوردستان، ئێران و جیهان پیرۆزبایی کردووە و پاش خوێندنەوەی سرودی شۆڕشگێڕانە خولەکێک بێدەنگیان بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیان بە خودکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم ڕاگرتووە. ئامادەبوانی ئەو مەراسیمە بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وەریشە مرادی و شەریفە محەممەدی بوون و ڕایانگەیاند پەیمان لەگەڵ ئاواتی هەموو گیان بە خودکردوانی شۆڕشی ژینانوێ ئەکەنەوە و تا ئەو کاتەی بە سەرکەوتنەگەن درێژە بە خەبادەدەن. ڕێزگرتن لە یادی ژنانی شۆڕشگێڕی شاری سنە بە بۆنەی هەشتی مارس. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەمە 18 ڕەشەمە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی ژن کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و مافی ژن لە شاری سنە سەردانی مەزاری گیان بە خودکردوانی ڕێگای ئازادی و سەردەمی بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیان کرد و ڕێزیان لە فیداکاریەکانیان کرد. بە پێی و وێنانەی بەدەستمان گەیشتووە چالاکانی مەدەنی لەسەر گڵکۆی شەهلا و نەسرین کەعبی، گۆڵڕێی قوبادی و فەریدە زەکەریایی کۆبوونەتەوە و بە بۆنەی هەشتی مارس مەزارەکانیان گوڵباران کردووە. شەهلا و نەسرین کەعبی دوو خوشکی پەرستاری خەڵکی سەقز بوون کە لە ساڵی 58 هەتاوی بە تۆمەتی بەشداری لە شەڕ و ساڕێشکردنی برینی برینداران دەست بەسەر و بە فەرمانی خاڵخاڵی ئەعدام کران. هەروەها گوڵڕێی قوبادی و فەریدە زەکەریایی دوو چالاکی سیاسی خەڵکی سنە بوون کە ساڵی 58 بە یارمەتی خەڵکی تورکمەن سەحراوە چوون و بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانیان بەخت کرد. چاندنی نەمام بە بۆنەی هەشتی مارس و ڕێزگرتن لە یادی شاخەوانانی بانە لە بۆکان. ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی شاری بۆکان بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان و بە مەبەستی ڕێزگرتن لە یادی 6 شاخەوانی کۆچکردووی بانە سەدان نەمامیان لە دەوروبەری ئەو شارەدا چاند. بەشداربوانی ئەو چالاکیە وێڕای پیرۆزبایی ڕۆژی جیهانی ژن لە هەموو کچان و ژنانی کوردستان بە چاندنی نەمام ڕێزیان لە یادی هەموو گیان بە خودکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری داگرتووە. شایانی باسە کە ڕۆژی 10 ڕەشەمەی 1403 شەش شاخەوان بە ناوەکانی ڕووناک دانشمەند، عومەر عەبدوڵڵاهی، کاروان ئەحمەدپور، خالق محەممەد نژاد، شەهلا ڕەحمانی و یاسا سادقی بەهۆی ڕنووی بەفر لە لووتکەی چیای حەوتاشی بانە گیانیان لەدەستدا. ڕێزگرتن لە یادی 6 شاخەوانی کۆچکردوو لەلایەن ژنانی بانە. بە پێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە چالاکوانی ژنی خەڵکی بانە بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن لەسەر مەزاری 6 شاخەوانی کۆچکردوو کۆبوونەوە. بە پێی و وێنانەی بەدەستمان گەیشتووە ژنانی بەشدار لەو چالاکیە وێڕای پیرۆزبایی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژن مەزاری 6 شاخەوانی کۆچکردیان گوڵباران کردووە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرتووە. ژنانی تێکۆشەری شاریبانە لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە، ئازادی بەندکراوانی سیاسی و کۆتایی هێنان بە توند و تیژی دژ بە ژنان بوون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە شارەکانی سنە و دەڕەشاری ئیلام.
ڕۆژی یەکشەمە 19 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارانی شارەداری لە شارەکانی سنە و دەڕەشاری سەر بە پارێزگای ئیلام دژ بەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان خاوەنکار ماوەی 3 مانگە حەقدەستی کرێکارانی شارەداری لە شارەکانی سنە و دەڕەشار نەداوە و کرێکاران لە دۆخێکی سەختی معیشەتیدا دەژین. کرێکارانی ناڕازی دەڵێن لە ساڵی تازەی هەتاوی نزیک بوونەتەوە، بەڵام هێشتا جێژنانە سەنەوات و پاداشتی کۆتایی ساڵیان وەرنەگرتووە. ناڕازیان هەروەها داوایان کرد حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین ئیجتیماعی پەرداخت بکرێت تا تووشی کێشەی دەرمانی نەبن. کشانەوەی سوپای پاسدارانی ئیلام لە بڕیارەکەی بۆ قەدەغەکردنی مەراسیمەکانی نەورۆز. بە پێی ڕاگەیاندراوی سوپای پاسدارانی ئیلام ڕێگە بە ئاهەنگی نەورۆز دەدرێت بە مەرجێک کە هێمای حیزبەنایەرەکانی ڕژێم بەرز نەکەنەوە و ڕێز لە مانگی ڕەمەزان بگرن. چالاکانی فەرهەنگی پارێزگای ئیلام پلانیان داناوە ئاهەنگە جەماوەریەکانی نەورۆز لە شارەکانی ئاودانان، دێهلۆران، کارزان، پەهلە و هولەیلان بەڕێوە ببن و داوە لە خەڵک دەکەن بە خێزانەوە بەشداری تێدا بکەن. سوپای پاسداران ڕایانگەیاندووە کە ئاهەنگەکان دەبێت لە چوارچێوەی یاسادا بن بە دوور لە کاریگەری ڕەوتە جیاخوازەکان کە بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەکاری هێناوە. هەروەها دەبێت ڕێز لە مانگی ڕەمەزان بگیرێت و مۆڵەتی فەرمیان بێت. شایانی باسە کە پێشتر فەرمانی سوپای پاسداران بە دام و دەستگا حکومیەکانی وتبوو کە نابێت مۆڵەت بە بەڕێوەچوونی مەراسمەکانی نەورۆز بدەن و هەڕەشەی لە چالاکانی مەدەنی پارێزگای ئیلام کردبوو. دەست بەسەرکردنی هەوڵاتیەک لە پیرانشار. ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 هاوڵاتیەکی خەڵکی پیرانشار بە ناوی فەخرەدین تاهری لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ئیدارە ئیتلاعاتی پیرانشار بە بێ بەڵگەی قەزای هێرشیان کردووەتە سەر ماڵی فەخرەدین تاهری و ئەو شارومەندەیان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیار یەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستدانیە. گیان لە دەستدانی کرێکارێکی خەڵکی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان. ڕۆژی پێنجشەمە 16 ڕەشەمە کرێکارێکی خەڵکی گوندی دێوەری سەر بە شارستانی سەوڵاوە بە ناوی بەشیر عەزیزی تەمەن 47 ساڵ بەهۆی نەبوونی ئەمنی شوێنی کار لە هەرێمی کوردستان گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان بەشیر عەزیزی پیشەی بیناسازی بووە و لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە لە شاری کەلار بەهۆی بەرزبوونەوە لە بەرزایی گیانی لەدەستداوە. شایانی باسە کە ڕۆژی هەینیش کرێکارێکی شاغڵ لە کارخانەی شیری سنە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانی بەخەت کردبوو. ڕێوڕەسمەکانی 8 مارس لە باکوور و ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی شەمە 18 ڕەشەمە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی ژن هەزاران ژن لە باکوور و ڕۆژئاوای کوردستان لە چەند چالاکی جیاجیادا خوازیاری ڕێزگرتن لە مافەکانیان، دابینکردنی ئەمنیەت و ئاشتی، هەروەها کۆتایی هێنان بە توند و تیژی دژ بە ژنان بوون. بە پێی راپۆرتەکان ژنانی باکووری کوردستان لە شارەکانی ئامەد، وان، نەیسیبێن، ئێلح و ڕۆحا، ئادەنا، مێرسین، ئێزمیر، ئانکەرا و ئیستانبول بە بۆنەی 8 مارس ڕژاونەتە سەر شەقام و خواردیاری ئازادی بەندکراوانی سیاسی، کۆتایی هێنان بە سەرکوتی سیستماتیکی دەوڵەتی و دابینکردنی ئاشتی و ئارامی بوون. بە پێی زانیاریەکان پۆلیسی تورکیا لە ئانکەرا و ئیستانبول هێرشی کردووەتە سەر ژنان و چەندین کەسی دەست بەسەر کردووە. لە ڕۆژاوای کوردستان ژنان و پیاوانی ئازادی خواز لە شارەکانی ڕەقا، قامیشلۆ، حەسەکە، حەلەب و کۆبانی چەند کۆبوونەتەوە ڕێپێوانی گەورەیان بەڕێوە برد. وەوێ ڕای پیرۆزباییکردنی ڕۆژی جیهانی ژن پشتیوانی خۆیان لە هێزەکانی سووریای دیموکراتیک دووپات کردوێتەوە. کۆبوونەوەی کرێکارانی پترۆشیمی هێگمەتانە لە هەمەدان. ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 هەتاوی کرێکارانی شاغڵ لە پترۆشیمی هێگمەتانەی هەمەدان دژبەنەدانی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و بە داخستنی دەرگای شیرکەت ڕایانگەیان تا حەقدەستەکانیان بە پێنەدرێت مانگرتنەکەیان ناشکێنن. بەوتەی کرێکارانی ناڕازی هێشتا حەقدەستی مانگی ڕابردویان وەرنەگرتووە و بەڵێنی بەڕێوەبەرانی شرکت بۆ پەرداختی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ جێبەجێ نەکراوە. ناڕازیان هەروەها وتیان بەهۆی نەدانی حەقدەست و حەقی بیمە لە دۆخێکی سەختدا دەژین و
ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکانیش بکەن. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئەزەلی و دیسفۆل. ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئەزەلی و دیسفۆل لە دوو کۆبوونەوەی ناڕەزایەتیدا خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. پەرستاران و کادری دەرمان بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، تیارکردنی بەشەکانی ئۆرژانس و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات. چالاکی ژنان و پیاوانی بەرابەری تەڵەبی تاران بە بۆنەی 8 مارس. شەوی شەمە 18 ڕەشەمەی 1403 ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی تاران بە بڵاوکردنەوەی گوڵی سوور و تراکت لە سەرمەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و نووسینی دروشم 8 مارس ڕۆژی جیهانی ژنانیان پیرۆزبایی کرد. بەشداربوانی و چالاکیە ڕایەنگەیان دیوارەکانی شار دەکەین بە تریبوونی شۆڕشی ژن ژیان ئازادی، هەر دیوار، هەر کۆڵان، شەقام، سەنگەرێکە بۆ خەبات دژ بە ئاپارتایدی جنسیەتی، شۆڕشی ژنان بەردەوامە و تا سەرکەوتن ناسرەوێت. هاوکات کۆمەڵێک لە کچان و ژنانی شۆڕشگێر بە بۆنەی 8 مارس تراکت و گوڵی سووریان پێشکەش بە دایکانی دادخواز کردووە و مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینایان گۆڵباران کردووە. بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس لە شاری سلێمانی. ڕۆژی شەمە 18 ڕەشەمە لە سلێمانی بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕێوڕەسمی ڕێزگرتن لەم ڕۆژە لەلایەن چەند ڕێکخراوی سیاسی، مەدەنی و هەڵسوڕاوانی مافی ژنان بەڕێوەچوو. ژنانی شاری سلێمانی و کۆمەڵێک لە ئەندامانی کۆمەڵە و چالاکانی سیاسی و مەدەنی و هەڵسوڕاوانی مافی ژنان لە ڕێپێوانی ڕۆژی جیهانی ژن بەشدار بوون و کۆمەڵێک لە ژنان لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە خەڵات کران. ئامادەبووان بە بەدەستەوە گرتنی پلاکارد، وتنەوەی دروشم، خوازیاری ڕێزگرتن لە مافەکانیان، دابینکردنی ئەمنیەت و ئاشتی، هەروەها کۆتایی هێنان بە توند و تیژی دژبەژنان. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس لە چەند وڵاتی ئەوروپای. ڕۆژی شەمە 18 ڕەشەمەی 1403 هەتاوی ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی دانیمارک، فەڕەنسا، ئەڵمان، هۆلاند، فنلاند، بەریتانیا، سوید، ئیتالیا و بەلژیک هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی ژن بەشداری ڕێپێوانی 8 مارس بوون و بە بەدەستەوە گرتنی وێنەی ژنانی قوربانی سەرکوتی کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوە گرتنی وێنەی پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی بەشداری ڕێپێوان و کۆبوونەوەکانی 8 مارس لە بەرلین، کۆڵن، فرانکفۆرت، دۆسلدۆرف، مارسی، پاریس، برۆکسل، لەندەن، ڕۆم، میلان، ئەمستردام، هەلسینکی، ستۆکهۆلم و کۆپنهاگن بوون. ئێرانیانی ئازادیخواز داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد پاڵپشتی ژنانی ئێران بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری بن و بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی کە دەستیان لە سەرکوت و پێشێلکردنی مافی مرۆڤدا هەبووە سزا بدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. ساتێکی خۆش بۆ هەموو.